ئەگەر بمانەوێت ئاشنابین بە فەرهەنگ و مێژووی هەر میلەتێک دەبێت فیلمەکانیان ببینین. لە پرۆژەی فەرهەنگ سازیدا سینەما پێداویستێکی حتمیە، لەبەرەوەی فیلم و سینەما تەنها ڕووداوەکان پیشان نادەن و نایەنجێڕنەوە، بەڵکو کاری سینەما گەڕانە بە دوای ئەو پرسیارانەی پەیوەستن بە شوناس و ڕابردوو و داهاتووی هەر میلەتێکەوە. گەلێکی وەک ئێمەی کوردیش نابێت پشتگوێی بخەین. لە وڵاتە پێشکەوتۆکاندا سینەما هەمیشە بەشدارێکی بەرچاوی هەبوو لە دروستکردنی تاکی تەندروست و خاوەن ئیرادەی نەتەوەیی و کۆمەڵگەیەکی هۆشیار. هاوتەریب سینەما جگەلەوەی هونەرێکی گەورەیە، پیشەسازیەکی بەهێزیشە بۆ سەرخستنی ئابووری وڵات. دروستکردنی ئەم بەرنامەیەش هەوڵی ئێمە دەبێت لە پێناو پۆلەنکردن و بنیادنانی فیلم و سینەمای کوردی. من سەروەر محەیەدینم. بەخێر بێت بۆ سینەما 24. سپاس دەکەم شوان عەتوف. دەرهێنەر و وەکتەری کورد شوان عەتوف لە 18 تەمووزی 1972 لە سلێمانی لەدایک بووە. دەرچووی بەشی کارەبایە لە ئامادەی پیشەسازی سلێمانی. دەرهێنەر و وەکتەری فیلم و زنجیرەی تەلەڤیزیۆنی و شانۆی کوردیە لە ساڵی 1970 دەستی بەکاری هونەری کردووە. لە 18 کاری شانۆییدا وەک ئەکتەر و دەرهێنەر کاری کردووە. شوان عەتوف لە 9 فیلمی سینەمایی درێژ و 4 کورتە فیلمدا ڕۆڵی سەرەکی بینیوە و کاری لە 2 وەرزی درامای گەردەلوولدا کردووە و دەرهێنانی بۆ 3 کورتە فیلم و بۆ فیلمی پەیکەری دڵ کردووە. براوەی چەندین خەڵاتی ناوخۆی کوردستان و عێراق و خاوەنی خەڵاتی باشترین فیلمە لە فستیڤاڵی جیرۆنایی نێودەوڵەتی لە وڵاتی ئیسپانیا بۆ کورتە فیلمی ماڵ و کلیل. هەروەها خەڵاتی ڕێزلێنانی لەلایەن خوێندکارانی کورد لە زانکۆی تاران پێبەخشراوە و لە ساڵی 2009دا نازناوی سوپەرستاری عێراقی لە فستیڤاڵی گۆڵف لە دوبەی پێبەخشراوە. شوان عەتوف لە 34 فستیڤاڵی ناوخۆی و جیهانیدا بەشداری کردووە. سەرتامێ بە پرسیارێکی زۆر سادە و دووبارە دەست پێ بکەم، بەڵام گرنگ لەبەرەوەی وەڵامێکی وای نەدراوەتەوە تا ئێستا. ئێمە سینەمامان بۆ چییە؟ فیلمی کوردیمان بۆ چییە؟ ئایا پێویستە هەمان بێ؟ ئێمە مرۆڤین و کۆمەڵگەین و هەست بە جوانیەکەین. سینەما یەکێکە لەو کایانەی کە لە دوای لە سەدەی پێشەوە وەکو دەرکەوتەیەکی مۆدێرن مرۆڤیم کۆمەڵگای حەزەکان مارەسیکە. کاتە پێویستیەکی حتمیە. بە تعریفێکی مۆدێرن غەریزەیەکی تازەیە. فەن یعنی بەگشتی فەن لە دەسەڵاتی تۆیانیە بڕیاری لێبێت پێویستی پێوێ یا پێویستی پێی نەبێت. غەریزەیە هەستکردن بە جوانی، ممارسەکردنی جوانی، دروستکردنی فەنتازیا، ئەوەی کە کۆمەڵگاکانی تر پێش ئێمە یا شارستانەتەکانی تر پێش ئێمە هەستیان پێکردووە مەسەلەیەکە سە بە نمونەی شانۆ بۆ لە دێیۆنان دەرەکەوێت لە سلێمانیا دەرناکەوێت مەسەلەن و دوایە گوێزرێتەوە و مۆزۆعەکە مۆزۆعەوەی کە مرۆڤ هەر لە سەرەتای دروستبوونی وەرە و یەکەم ئەوەی وەڵدەیۆڕان باسیەکە یەکەم کەس کە قوڕیا لە دەموچاوی هەستی کرد کە ئەبێ فۆرمی شکلی دەموچاوی جوانکە وەکو وایە. بەڵێ ئێمەش هەست بە جوانیەکەین و پێویستمان بۆیە کە چیرۆکەکان بجێڕینەوە بە شکلک لە شکلەکان وەکو هەموو دنیا. فۆرمەکەی لە شۆ هاتووە، چۆن ئیداراکرێ، بازاری چۆنە، بەرهەمهێنانی چۆنە، دەوڵەتێک سیستمێک چۆن سەیری ئەو کایەکە، چۆن سەیری ئەو هونەراکەیان نایکە بابەتێکی ترە. ئەمە ڕاستە، بەڵام ئەمە بە پێی قۆناغەکانی مێژوو لە سینەمایە گۆڕانکاری بەسەر هاتووە، یعنی لە بابەتێکی تەرفیی و بینینەوەی خەڵک خۆی لە بەردەم کامێرە و دواتر بۆ جەنگەکانی جیهانی یەکەم و دووەم کە سینەماوەکو هەواڵەکانی جەنگی گواستۆتە خەڵک چۆتە ناو هۆڵەکانەوە، دواتر سینەما ئەچێتە ناو فۆرمێکیکەوە. لە ئێستاشە شتێکیکێ کە ئەو ڕستەی لینین زۆر باوە زام زۆر وتراوەتەوە کە ئاڵێ
هەموو تانک و زرێ پۆشەکان بۆ ئێوە سینەما بۆ ئێمە ئەیبینەوە ئەم قسەیە ئێمە تا چەندێک کارمان پێکردووە سحری وێنە لە بەگشتی ئیواجیشن و لە سینەما بە تایبەتی چکە مرتبطە بە چیرۆکۆ بە درامەوە بە هەموو ژانرە جیاوازەکانی فانتازیا دروستەکە ئەوەی کە مەکسیم گۆرشی باسیەکە لەناو هۆڵێکی تاریکە کۆمەڵە کەس کۆبوونەتەوە خاڵێکی ڕووناشی هەیە تیا کۆمەڵک فریم ئەجوڵێ چیرۆکێکمان بۆ ژێڕێتەوە چی بەهێزتر لەوەی کە وێنەکان جوانن چیرۆکەکان سەرنجڕاکێشن ئەکتەرەکان باش ئەکتینەکان مۆسیقاکان مۆسیقایی ناتەبان ئەمە ئەو بەشەیەتی کە بەشی فانتازیایە ئەفسونی سینەمایە سحری سینەمایە سحری ئەنتەرتەینمنت هەر سحری کاتبردنە سەر سحری چێژ وەرگرتن ئەوەی کە لە زۆرێک لە کۆمەلگا شارستانەکانە کەسێکی خۆشەوێت داوەتێکە بۆی کە لە ئێوارە باسی فیلم بکەین لەولاوە بەڵێ لە ڕێگەی گەشەی مێژووی ئەم هونەرە گرنگەوە ئەجێندای بۆ دروستە بێت سیاسەکان بەکارێنن ئەبێتە هەژمون ئەبێتە دژایەتیکردن ئەبێتە هۆکارێک بۆ پروپاگەندا هەموو ئەمانە با بڵێن مەرزیە من کە پێتەڵێم یاکێک لە یا تۆ یاکێک لە فیلممیکەرەکان یا تەوژمێک لە تەوژمەکان باوەڕیان باوا بێ کەسکە من خۆم لە سەرباوانم کە سینەما بێ سینەمایکی خاوەن کەرامەت بێ بە مۆراڵ بێت شەریف بێت با بڵێن ینی قوربانیەکان دادگایی بکاتەوە باوەڕم بۆی کە سینەماش بێت چیرۆشی ئینسانە بێت دەنگەکان بژێڕ ئەوەی کە دەنگیان نییە دەنگیان بۆ دروستکە بە هەر حاڵ بەڵام بەڵێ ڕابطیکەینەوە بە پرسیارەکەی یەکەم و ئێستاشەوە ئێمە هەست بە جوانیەکەین ئەشمانێ بگێڕینەوە ئەداواتەکانمان لاوازەیە لاوازنی لە کوردستانە مەسەلەیەکی ترە بەڵام بەڵێ پێویستە لەگەڵ ئەوەشە ئەفسونە سینەما سەحرە بەدەست من و تۆنیە کە بمانەوێت یانەمانێت بیژێڕن و یان نەیژێڕن و هەبێت یانەبێت هەیە و ئەبێت ماوە تۆ سەرەوەی چۆن بیکەین و چۆن ببێت چه فیلمێکی کوردی منی خسۆتە بەردەم ئەو پرسیارەی کە ئەو فیلمە ئەمەی پێبەخشیوم یان ئەم چیرۆکەی بۆ جێڕامەتەوە یاخود ئەم مێژوو ئەپارێزێ ئیتر بابەتەکەم هەر شتێک بێت ینی تۆ لە ئەو ئەزمونانەی کە خۆت لە فیلمی کوردیا هەت بووە چی فیلمێکی کوردی تۆی ڕاگرتووە یان ئەو پێویستی کە تۆ هەو بووە بەدی و کردووە ناو فیلمە کوردیەکەیە تا ئێستا فیلمی یۆڵمازگونەی یۆڵی یۆڵمازگونەی فیلمێکی زۆر زۆر گرنگە بۆ خۆم بۆ من بۆ مێژووی سینەمای کوردی و بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست فیلمی ئەوە قسەیە بەوە ناکەم بۆیە سەپۆرتی ئەو بکەم بڵم کە من ئەڵێم یۆڵ لەبەرەوە ئەم سەبەبان نا یۆڵ فیلمێکە هەمیشە هەتام دەقێش ئەم باتەوە سەرەوەی کە ئێمە لەبەردەم ئارتیستێکین کە بیرەکاتەوە کە سینەمای کردووە بە چەناڵێک بۆی باز لە چیرۆشی ئینسانەکان بکات لە شوێنێک لە شوێنەکانی دنیا بەڕاستگووی فیلمی ڤۆدکا لیمۆنی هونەر سەلیم فیلمی نیۆمانجی بەهمەنی قوبادی ئەمانە جگە لە گوینای مەسەلەن بە فیلمەکانی کە شوناسی تاکی کوردیان پێوە دیاریان گرتووە شەکانە پێڵم و قسێکی ژەکەم فیلمی ببوورە خۆم کە لەو فیلمە ڕۆڵە بینم فیلمی کیکۆفی شەوکەتەمین فیلمی سینەمایی پرفێکتە کۆمەڵک شۆرت فیلمی باش لە برادرانی ڕۆژهەڵات لە تاراوگەن مەسەن یا لە هەر شوێنێکی دنیاە بژینێنی کە من ئەو فیلمانەی کە وەکو فیلمی کوردی زمانی سینەماییان بەرزە بیری ژەکەنەوە بە تایبەت لە باشوور ئێمە زۆر 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 فەقیرین لە ئاست بەرزی زمانی سینەمایە و زۆر 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 شەرمنین لە ممارەسەکردنی کۆنسێپتا لەگەڵ فیلمە توانم بڵێم لە باشوور کۆمەڵێک سێ چوار فیلمی لێ دەرچێ فیلمی درێژ ئێمە باسی نیو سەدە ئەەکەین لە مێژوو ئێمە باسی دوای نیو سەدە مێژوو کوردستان ئێمە باسی دوای 2023 ئەکەین تا ئێستا دوای کەوتنی ڕژێمی فاشیستی دیکتاتۆری بەعسیزم کە نەیهێشت بوو کورد ئەسڵەن کامێرا بناسێت لە باشوورە ئەو بابەتێکی زۆر ئاشکرایە کە ئیتر هەر وڵاتێکە کێتە شەڕەوە داگیرکاریەوە
ینی وڵاتێکی ئەڵمانیا بەو گەورەی خۆیوانەیە لە حربەکانی جیهانی یەکەم و دووە هاتە دواوە لەبەرەوەی کە بەشێک لە دەرهێنەرەکانی ڕایان کرد وڵاتەکە تێکشکا ئێمە لەژێرە ئەو کاریگەریە هەبووین بەردەوام بابەتی داگیرکاری و زوڵم و ئەوانە هۆکارێ بووە کە نەبووینەتە خاوەنی پێگەیەکی جێگیری فیلم و سینەما ئێمە کە سەرەتا دەست پێیەکەین باسی کورتە فیلمەکەین کورتە فیلم ڕێگایەکە بۆ ئەوەی کە ئێمە بگەێنێ بە فیلمی درێژ فیلمی داستانی و فێرمان بکات لە ڕێگەی کورتە فیلمەوانێ یعنی ئێمە گەر دیوێکی بێ قسەکردنە سەرەوە نییە کە کورتە فیلمیان فیلمی درێژ جیاوازیان چی نییە ئەوەش بەشێکی کێ بەڵام ئێمە بۆچی تا یاسار خەریکی کورتە فیلمین و کورتە فیلمەکانمان بەداخەوە من ئەوواڵم ئەگەڕێتە دواوە خراپتر و خراپتر بێ و دەرهێنەری باش کادری باش بەرهەم ناهێنێت ئەزانی چی هاوڕێ من بە کورتی و بە گەورەی سەرەوە باسی کەم سینەما لە شوێنێکا دروستە بێ کە ئۆتۆبیۆگرافیەکی شارستانی هەبێ ئەگەر شارستانیش نەبێت خەریک بێ هەنگاو بنێ بەرەو شارستانیت ئێمە کۆمەڵگایەکین شارستانی نین هێشتا نەزجی هیومانیتی لە ئێمەیە بۆی کە سیستمایز بین وەکو مرۆڤ مامەڵە لەگەڵ جوانیا بکەین نیمانە لەبەرەوە نازانین سینەما بەرین بەڕێوە نازانین دروستیکەین تۆ سەیری کە دەپڕێکە سیاسیەکە لە خۆ حەزەکات دوو فیلم فەندکە خەر سیاسێک لەو لاوە فستیڤالەکە با بەڕێوە لەو لا شۆ وەزارەتی سەقافە هیچی نییە لەم لاوە 4 ساڵ خەڵاتی گەورە گەورەیرە نامێنێ لەم لاوە ساڵێک پارێزگایەک فستیڤاڵەکان نامێن بە میزاجە ئێمە وەکو تاگ وەکو شخص وەکو کەرتی تایبەت وەک هەمووی یان وەکو حکومەت وەک هەمووی ناتوانین سەیری کە ئێمە پرسیارێک بکەین بۆ ناتوانین ئۆرگەنایزی سینەما دروستکەین ڕێکی خەینشانی سینەمای لەبەرەوەی سینەما ئەساشین بۆ ئەو شوێنەی کە سینەما پارە پەیاناکە سینەما یەکێک لە باشترین دەستکەوتەکانی مرۆڤە کە دەتوانێت بە شێوەیەکی بربڵاو لە خزمەتی کۆمەڵگەدا بێ لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕادەکێشێ و دەتوانێت ڕۆڵی گرنگ بگێڕێ لە گەشەپێدانی هزر و بۆچوون و بیری گشتی تەنانەت لەسەر ئابووری و بازرگانی وڵاتانیش کاریگەرە ئاخۆ جیهانی بەبێ فیلم و سینەما چۆن جیهانێکە بێگومان جیهانێکی بێتام و چێژە فیلمەکان بزە دەخەنە سەر لێومان دەمانگرێنن هەستی شایی ترس و دڵەڕاوکێمان پێدەبەخشن فیلم و سینەما ڕۆڵی گرنگیان هەیە لە گۆڕینی بیری گشتی و بەرهەمهێنانی بیر و چەمکی نوێ ئەو چەمکە نوێیانە لەلایەن کۆمپانیەکانی دروستکردنی فیلم یان فیلم سازە سربەخۆکان کاتی بۆ تەرخان دەکرێت و بە نمایشی فیلمەکان پەنجەرەی نوێ بەڕووی کۆمەڵگە و خەڵکدا دەکەنەوە کاریگەری سینەما لە شیعر و نووسین زیاترە چونکە گرنگترین تەکنەلۆژیای گرتۆتە خزمەت تا زیاترین کاریگەری لەسەر کۆمەڵگەدا بنێ و هەست و نەستی مرۆڤ داگیر بکات ئەکتەرەکان دەرهێنەر و کەسانی پشت کامێرا مەبەستیان لە دروستکردنی فیلم تەنیا بۆ سەرقاڵکردن و کاتکوشتن نییە بەڵکو ئەرکیان ئافراندنی چەمکێکی گەورەیە بۆ نمایشکردن ئەو چەمکە کەم تا زۆر و بە چاکەیان خراپە کاریگەری خۆی لەسەر کۆمەڵگە دادەنێ لە خۆڕا وڵاتان کات و سامان و وزەی خۆیان بۆ دروستکردنی فیلم تەرخان ناکەن و تەنیا بۆ قازانجی مادیش گەشە بە سینەمایان نادەن بەڵکو دەزانن سینەما و فیلمەکان سەرجەمکایەکانی ژیانی مرۆڤیان داگیر کردووە و ئەمڕۆکە ناتوانین تەنیا ڕۆژێک بەبێ فیلم و سینەما لە ژیانی ڕۆژانەماندا وێنا بکەین ئەگەرچی هەندێک جار سینەما بووە بە کەرەستەیەک لە خزمەت دەسەڵات خوازان و بڵاوبوونەوەی بیری ڕەگەزپەرستی بۆ نمونە لە ئەڵمانیای سەردەمی نازیەکان دەرهێنەرێکی وەکو لنی ڕێفرنشتاڵ لە ڕێی سینەماوە هەوڵی دەدا هیتلەر وەکو فریشتە و ڕزگارکەری مرۆڤایەتی نیشان بدات Und wir werden in unserem Zeichen wieder siegen!
بەڵام کەسێکی وەکو چارلی چاپلین بە فیلمەکانی گورزی جەرگ بڕی لەو جۆرە بیرانە وەشاند و بە نووسین و دەرهێنانی فیلمی دیکتاتۆری مەزن هیتلەری کردە گاڵتەجاڕی جیهان. گرنگی فیلم و گەشەکردنی سینەما بۆ کورد زیاترە لە گەلاونی دراوسێ، چونکە کورد پێچەوانەی گەلاونی ناوچەکە کیاونێکی سربەخۆی نییە و دەتوانین لە جیهانی سینەمادا کیاونێکی کولتوری و فەرهەنگی پڕ لە گیانی ئاشتەوایی و پێکەوە ژیان بخڵخێنین کە خەڵکی جیهان پێی سەرسام بێت. فیلمسازەکان لە ڕێی سینەماوە دەتوانن ڕێگری بکەن لە جینۆسایدی فەرهەنگی و زمانەوانی کورد. سینەمای کوردی دەتوانێت ببێتە چەکێک بۆ پاراستنی شناس و مۆسیقا و کولتوری کوردستان. سینەما باشترین کەرەستەیە بۆ نیشاندانی ئاوات و خۆزگەکان. فیلمسازەکان دەتوانن لە زاوری ئەکتەرەکانەوە پەیامی ئاشتەوایی و برایەتی بە گوێی خەڵکی جیهاندا ڕابگەێنن. نەموو جارێک گەربی لە ئەزانم ئاگاداریت کە 15 ساڵی پێشوو دایمەم قسەیم کردەوە سەر مەسەلەی قانونی سینەماوە سینەما فیلم فاوندیشنی هەبێ و ئەوەی هەبێتەوە نازانم چی هەبێ. وەکو ئەوایە نمونونەکە دوو لادێ هەبن، یەکیان قوتابخانەی هەبێ، هەمیشە مناڵەکانی ئەم لادەیە ئەبێ بە پێ بچن بۆ ئەو لادەیت لە بەری قوتابخانەکە لێوێ. ئەی بۆ قوتابخان لەم لادەیە ناکەیتەوە. کەی هەر لە ڕێگای هەر باسیەوە کەڵی کاکەم قوتابخانەیە دوورە، کاکە سەرمامانە بێ، کاکە بیکەرەوە لەو لادەیە. ئەڵێ آخر سەرەتا ئێمە سەرەتا لە پۆلێکەوەی کەیتەوە، دوایەکی بە دوو پۆل، دایەکی بە سێ. مەسەلەی سینەما ژوە. دووبارە بۆچی دراما کوردێک ئێرانیەکان و دراما تورکیەکان و دراماوەکانەوەتان لە فینەکانی کەناڵەکانی کوردستانە پیشانەیرێت و نازانم چیەمان، ئەی تۆ بۆ دراما دروست ناکەی، تۆ بۆ دەست پێ ناکەی. تۆ پەیوەندی چییە بە کۆمەڵگاکانی تر؟ تۆ ئەتوێتە داخلی هەژمونی کۆمەڵگاکانی تر بکەی، کاکە ئەو سیستەمایزە، ئەو پلانی هەیە، ئەو فەلسەفەی کللتوریە. تۆ خۆ چیەکەی؟ لەبەر ئەوە پرسیارەکە با لەوێ بێ بۆ فەلسەفەی حکومڕانی کەرتی تایبەت هونەرمەندە باشە عاقڵەکانی ئەم کۆمەڵگەیە بۆ ناتوان ئەم ئۆرگەنایزە دروستکەن. ئەوە تعبیرەکە لەوەی کە وەکوە بڵێ بۆ ماڵی ئەم خێزانەوە پیس و پۆخڵە ناتوان پاشی کەنەوە، ئەوانوان ئەو ماڵە پیس و پۆخڵن ناتوان ماڵەکان ڕێخن. بۆ لەبەرەوەی هێشتا پێم وتی گەشەی شارستانی و هیومانەتی و مەفهومی ئارت و ئارتیست بوون گەشەی نەکردوە لێرە. ینی فەرهەنگانیە ینی سینەما نەبووەتە کولتور، ئەو شتە دووبارەی کەچی بۆتە کولتور. نەقسێکی گەورە هەیە لەوبارە، نەقسێک هەیە لە ڕووی ئینسڵەنسی باشەوەری هونەرمەند دەقسی. ئەگەر زۆر بە خێرایی زۆر نەچینە دواوەسەن هەشتاکان بۆ سینەماکانی بۆ نمونە سلەیمانی هەولێر ئەمانە پڕبوون لە خەڵک، پڕبوون لە خێزان، ئەچون فیلمیانە بینی. هەشتاکان سیستمێک هەبووە بۆ شێوازی بینینی سینەما و سینەما هەبووە بۆ تەرویجی بۆ کراوە. ئێستا کەرتی تایبەت ئەم شتاکە، حکوومەت ئەم شتە ناکە و حکوومەتیش ڕای لە بە کەرتی تایبەت و علاقی لەگەڵ کەرتی تایبەتە و کۆمونیکیشنی لەگەڵ کەرتی تایبەتە سفرە. بە کۆی گشتی ضرورەت نییە، داواکاری نییە، پێداویستی نییە، نەبووەتە کەڵچەر. بینینی فیلم، داواکردنی بینینی فیلم. بۆچی درامای تورکی بینینی درامای تورکی و فارسی و چی بۆتە کە بەردەوام دووبارەیەکی لەماکی کورتە لەبەروی بەردەوام بۆی ئەەکەی بە ئیتیک، بۆ یەکەی بە کەڵچەر، بەردەوام پیشانی، بەردەوام پێشکەشێکی، بەردەوام شتی تازەی ئیتێ، بەردەوام زیینەیەکەی بۆی لە ڕێگەی کەناڵەکانەوە. بەس فیلمی کوردی ئەمەی بۆ ناکەیت. کەواتە کێشە گەورەکەی ئێمە پیشەسازیە لەناو فیلم و درامای کوردی هەنگاونان بۆەوەی بە پیشەسازی بێت بۆی نانی، هەنگاوی بۆ نانی، یعنی بۆی ناکەیت، مەراسیمەکانی بۆ ناکەیت. مەسەڵەن ئێستا تۆ لە لێرە کە لە دنیاە لە وڵاتە پێشکەوتەکانی سینەما تەنها لە دراوسەکانمانە ئەم ئیتیکەی کە فێژنەکانی سینناریۆ بێ گەشە پێبی بۆی پاری ئەبێ پاری بۆ وەرگری. مەسەڵەن سینناریۆک مێ وەڵم بیرۆکەیە بۆی بیکەم بە فێژنی 1 و 2 3 سینناریۆ بڕێک پارە هەیە وەریەگرم لە ئۆسلۆ فیلم فەندی ئۆسلۆ یا لە تاران یا لە ئەستەمبول مەسەڵەن یا لە تۆکیۆ. لێرە ئەم شتە باسکەی لەوانەیە مشکلێکی سایکۆلۆژی دروست بێت لە هەنێک شوێنە، چکە نایزانم یانی چی تۆ سینناریۆ گەشە پێوێ پا بۆ ڕێک نەخراوەم ژیانە. زۆر باشە بە خێرایی بەسەر هەندێک پرسیاری کایە بڕین. پارە زۆر سەرف نەکراوە بۆ ئەو
کورتە فیلمانەی کە کەسمان نایبینین معنی کە کەسمان و بەستم بینەری ئەم تەلەڤیزیۆنەیە دایکمە دایکتە باوکمە بە ئەم کورتە فیلمانە لە پێناوی چیا دروستەکرێن کاتێک خۆت لە نزیکەوە ئاگاداری کە بودجێ باشیان بۆ خرج کراوە ئەمانە لە پێناوی چیا دروستەکرێن و لە مەغزەنەکانە داخرێن من خۆم 2010 کە شۆرت فیلمێکم دروست کرد دوای چەند ساڵێک لە سۆری فەیسبووکی خۆم بڵاوم کردوانێت تەلەفۆنیان بۆ کردیان مەمنوع نابێت داینوتم بۆ فیلمە یعنی با خەڵک بیبینێ تۆ فیلمەکانی خۆت بۆ لە پێیجەکەی خۆت نابێت دابنی دوای بڵاو بوونەوەی من باسی ئەوە ناکەم بۆ خەڵک بە گشتی نایبینی بۆ تەلەڤیزیۆنەکان لێ نادرێت بۆ ئەسن ئەم بەڕێبەرایەتی ئەو هەموو پارەیە وەزارەتە هەموو پارەیە سەرفەکە من دڵنیان پارە زۆر سەرفەکرێت بەڵام بە پەرش و بڵاوی بە تۆزێ سەر لێ شێواوی یان ئەو مشکلە بچکۆلەکەیە ئەوەی کە مناڵێک دروستەکەی نازانی چۆن تربێتی بێ ئەم شتە مشکلە گەورەکە ئەوەیە ئەم بەڕێبەرایەتی سینەما وسە بەڕێبەرایەتیش نییە بەشن ئەم بەشی سینەمایانە بۆ دروست کراون نازانن بۆ دروست کراون نازان چۆن ئیدارەی بن نازان چی لێ بکەن سینەما پێویستی بەم فۆرمە بەڕێوەبردنە نییە ئەمانە بێت داخرێن 10 ساڵە وتومە داخرێن ئەبێ دەبریستینە ئەمە ئەم شوێنانە نازانن چی بکەن ئەمە خەڵکە چێ لێ ئەوەستەیە بە پێوە نازانێت چی بکە و موچە وەرەگرێت نازانێت چی بکە هەچێ بە پێوە وەستێ کارمەندی سینەماوە بەو شکڵەوان نوان ڕۆبڕێ ئەبێ ئەمانە لە کەرتی تایبەت فەزایان بۆ دروستکەی کۆمپانیا دروستکەن شەریکات دروستکەن حکوومەت دامیان بکە بێن فلم دروستکەن بێن بە بازار پارە بێنەوە بچن یعنی وەزارەتی سەقافەت زەمینە خۆشکەر بێ بەشێک لە فەندی هەبێ ئۆرگەنایزی هەبێت حکوومەت شخصی سیاسی پاری یاوە بە فلیمسازی ئەوانەی کە ئێمە کاتی نێباتکەین نامانە خراپەکەیان ڕشتۆ پارەیان ناوە بە فلیمساز بە پاری هەرێمی کوردستان فیلمەکە بە زمانێکی ترە تاسە لێرەش نمایش نەکرەوە بۆ لەبەرەی ئۆرگەنای سیستەمایز نییە لە ئیڤالیشن نییە بڵێ وەرە کاکە و فلیمە هی منە من پرۆدیوسەری فیلمەکەم من پارەم مایتە تەبێ نمایشی کەی لێرە دایان فیلمی وایە فیلمێن نمایش نەکراوە زۆر باشە با بچینە پرسیارێکی کە پرسیاری شەقینم لە خۆ نەکرد ینی شخصی لە خۆ لە شانۆوە هاتی بۆ سینەما بۆکەی وازانم بۆ بەڵام بۆ حەزی خۆت بوو یان بینیت کە مەسەلەن شانۆ لە شوێنەکە بچووکە کرێتەوەوانێت تۆ کۆمەڵێک شتی کەترێتوێ زیاتر بڕۆیت ئەوە تا ئێسەوەنی ئاگادارم تۆ لە دەروی کوردستانیش ئیشەکەیت یەک مشکلی گەورەم هەیە بە سەراحەت پێ بڵێم مشکلە گەورەکەم ئەوەیە چۆن بتوانم زۆرترین شت لە کەمترین کاتا بڵێم کە مشکلێ بە حەلکەم لەسەر شێوازی نووسینەوەی سکرپت و حتا ئیشە مەسرحیانی کە ئێستا ستایلی تەپڵ بەردەمەی ئیشتیا بکەم لەسەر ئەوانە کەوتووە ئەکەومە ناو کلێشەوە هەنێ جار ئەکەومە ناو مەسەن بە نمونەی فیلمی دەلاکو دنیا مەسەلەکەش ئەوەیە کە هەستەکەی نەجار کات غەدر لە ئێماکە کە ناتوانین فیلم زۆر دروستکەینەتوێ زۆرترین شتە بڵێ حتا لە کۆشۆرت فیلمێکیشە بەڵام لە بینی شانۆ و سینەمایە بۆ واکە لە بینی هەردووشیان هەردووچەکەم هەردووشی بە پێی کات و بە پێی مەجال مارسێکە بەڵام زۆرترم ساڵانەیە خیر سینەما بردمی بەداخەوە کاتی بەرنامەکەتر وەکو هەمیشە بەش نازانم بۆچی دوایین قسەت سوزانم لەم بەرنامەیە یان شتێکی گرنگە هەبێ بۆی کە لە بەرنامەیە بکرێت بەرنامێکی سینەمایی هیچم نییە هەرەوەنەی کە هەمومان هەموو خۆم بە تایبەتی و هەموو هاوڕێکانم سەرمان کەسکەین و ئیشەکانی خۆمان بکەین هەرەوەنە یانی چۆن سەرمان کەسکەین ینی لە کۆمای خۆتە ئەگە توانیت ئیشەکانی خۆت بکە ئەگەر پێت کرا ئیشەکانی خۆت بکە ئەگەر نەشتوانی میکە زۆر بە خێرات سپاس دەکەم
سەرکەوت و لەش ساغ و هیچ تەندروست تۆژەڕ سپاس بۆ بەرنامەکەتان بۆ فرسەتە سپاس. هەروژیت. بینەرانی ئازیز لێرە داینە کۆتایی ئەم بەرنامێش هەر شاد و سەرکەوتوو.